وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق و ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێکارەکانی پێشگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنایان گرتۆتە بەر کە بە یەکێک لە ڤایرۆسە کوشندەکان دادەندرێت. وتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمیش دەڵێت چاودێری بارودۆخی پەتاکە دەکەین و ڕێکاری پێویستمان گرتۆتە بەر. ئاشکراشی دەکات تا ئێستا هیچ حاڵەتێکی گوماناوی لە هەرێم و عێراق تۆمار نەکراوە. وەزارەتی تەندروستی بە هاوکاری لەگەڵ حکوومەتی عێراقی ئامادەکاریەکانمان ناوخۆ دەست پێ کردووە کە بریتە لە دانانی شوێن جیاکردنەوە و دابینکردنی کارمەندی پێویست و لە حاڵەتێک ئەگەر پێویست بکە ژووری چاودێری چڕەشەم بۆ زیاد دەکەینەوە ئەگەر هیچ حاڵەتێک باڵین دڵنیا بوونەوەی کە پێویستە ژوورێکی تایبەتی بۆ زیاد دەکرێتەوە یان بەش چاودێری چڕ شارەکان زیاد دەکرێتەوە تایبەت بۆ حاڵەتە ئەوەی پێویستە لە ناوخۆ هەموو ڕێکارانە گیراوەتە بەر و بە بەردەوامیش دەبینە بڵاوکردنەوەی وشاری تەندروستی چونکە وەکوتم پێی ڕێنماییەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی وشاری تەندروستی لە هێڵی پێشەوە دەمێنێت و بۆ بەرگریکردن و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆس حاڵەتێکی پێویست بکە هەنگاوی دیکە بەهاوین بۆ نمونە دەست بکەین بە پشکنینی هاوڵاتیان بە هەر شتێک ئێمە ئامادەین چاوەڕێ دەکەین ئەگەر بە هەر هۆکارێک لە هۆکارەکان هەستمان کرد مەترسی لەسەرمان هەیە خۆمان ئامادە کردو دەست بکەین بە پشک. بەهۆی تازەی ڤایرۆسەکە تا ئێستا نازانرێت هۆکاری ڤایرۆسەکە چییە؟ هیچ چارەسەرێکی تایبەتیش نییە بۆ چارەسەرکردنی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا، بەڵام پزیشکان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن زوو دەستیان بە سابوون بشۆن و خۆ بە دوور بگرن لە شوێنی قەرەباڵغ و داخراو لەگەڵ پابەندبوون بە ئەتەکێتی کۆکین و پژمین وەکو داپۆشینی دەم و لووت. تاوەکو ئێستا مەترسیەکەی ترسناچیەکەی زۆر ڕوون نییە تاوەکو ئێستا ڕێگەکانی گواستنەوەی زۆر ڕوون نییە چونکە تا ئێستا زیاتر گواستنەوەکەی لە ئاژەڵ بەتایبەتی لە ژەڵی دەریایی لە بەرەوەی لەو شوێنە بووە کە زیاتر شتی دەریایی خواردنی دەریایی و ئاژەڵی دەریایی لێ هەبووە لەو شوێنە زیاتر بڵاوبۆتەوە ئەوەی کە زانراوە تاوەکو ئێستا وە بڵاوبوونەوەکەشی لە مرۆڤەوە بۆ مرۆڤێشی تر تا ئێستا سنووردارە بەڵام مەترسی ئەوەی لێ دەکرێتن کە ئەو بڵاوبوونەوەی توانای بڵاوبوونەوەی لە مرۆڤ بۆ مرۆڤ خێراتر بێتن زیاتر بێ لەو حاڵەتەدا مەترسی ئەوەی لێ دەکرێت کە بێ بە پەتایەکی جیهانی ڤایرۆسەکەش خۆی دەبێتە هۆی هەوکردنی توندی کۆندامی هەناسە هەوکردنی سینجی لەگەڵ دەبی کەسەکە تووشی تا دەبێ کۆکەی دەبێت سینگ هەناسە تەنجی دەبێ دواتر دروستبوونی ماکەکان کە لەوانەیە بێتە هۆی لە کارکەوتنی کۆندامی هەناسە لە کارکەوتنی کۆندامی گورچیلا ئەوە دواتر کە دەبێتە هۆی ماکە مەترسی دارەکان و ئەگەری مردن. ڤایرۆسی کۆڕۆنا بە یەکێک لە ڤایرۆسە کوشندەکان دادەندرێت و زۆر بە خێرایی بڵاو دەبێتەوە. بەپێی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی 1976 کەس تووشی ئەو ڤایرۆسە بووە و 56 کەسیش بەهۆی ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە. ڕێژەی کوشندەیی تا ئێستا لە 4 جگەل لە وڵاتی چین لە چەند وڵاتێکی تری ئاسیا وەکو یابان و کۆریا و تایلەند و سەنغافورە هاوکار لە فەڕەنسا و ئەمریکاش تۆمار کراوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.